ئازانی کورسان نیوز سڵاوتان لەبێت ئەم ئێوارەیەش لە بەرنمەیەکی تری فایل و دیاردەوە لەگەڵتانە بین. لەسەر کێشە و گرفتەکانی خاوەن پێداویستە تایبەتەکان چەندەها بەرنامەمان کردووە و هەمیشە قسەمان لەسەر گرفت و کێشەی خاوەن پێداویستی تایبەت، کورتە باڵان، نابیست، نابینا هەموو ئەمانە کردووە و زۆریش لەسەر بابەتی موچە و کەمی موچە و نەدانی موچە بە هەمان شێوە بەرنامەمان کردووە و لە زۆربەی ئەو بەرنامانەدا باسمان لەوە کردووە کە خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستان موچەکانیان ئەوەندە کەمە کە بەشی پێداویستیەکانی خۆیان ناکە و زۆریش داوای ئەوە کراوە کە خاوەن پێداویستی تایبەت موچەکانیان دەبێ هاوتای عێراق بکرێ. بەڵام لەگەڵ هەموو ئەم کێشە و گرفتانەدا بابەتێکی تر کە بەڕاستی پێویستە قسەی لەسەر بکرێ ئەویش بەشێکی زۆری خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستان تاکو و ئێستا هیچ موچەیەکیان بۆ نەبەسراوە. واتە بەدەر لەو گرفتانەی کە هەیەە، بەدەر لەوەی کە ئێمە دەڵێن موچەکەیان کەم و بەشیان ناکە، بەدەر لەوەی کە دەڵێن هاوتای عێراق بکرێ، بەڵام ئەمانە بە هەزارەها خاوەن پێداویستی تایبەتن لە هەرێمی کوردستان بەگشتی کە ئەم خاوەن پێداویستیە تایبەتانە لیژنەی پزیشکی بینیونی و راپۆرتی پزیشکی هەیە لەسەر ئەوەی کە بڵێ ئەمە خاوەن پێداویستی تایبەتەوەتە کەم ئەندامە و ڕێژەی عجز و کەم ئەندامیەکەشیان دیاری کراوە و بڕیارەکانیش ڕەوانی ئەنجومەنی وەزیران کراون، بەڵام هەتاکو و ئێستا بە هەڵپەسێردراوی ماوەتەوە هەزارەها خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستان لە چاوەڕوانی ئەوەن بزانن کەی موچەیان بۆ دەبەسترێ. ئێمە ئەم ئێوارەیە لەگەڵ ئەو بەڕێزانە لەسەر و بابەتە گفتوگۆ دەکەین بزانین گرفتی نەبەستنی موچەی ئەم خاوەن پێداویستە تایبەتانە لەکوێدایە و چۆن هەوڵی چارەسەرکردنی دەدرێت. بە سوپاسەوە کۆمەڵێک میوان لەگەڵ ئێمە ئامادە بن. بەڕێز سامان حسێن کە بەڕێزیان بەخێر بێن، سکرتێری یەکێتی کەمەندامانن، بە سوپاسەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز کاک دانا حەمە شەریف کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتین لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی، بە سوپاسەوە بەخێر بن کاک دانا، بەڕێزیشان لەگەڵمان دەبن. کۆمەڵێکی زۆر خاوەن پێداویستی تایبەتیش بە سوپاسەوە ئەم ئێوارەیە لەگەڵ ئێمە دەبن، لە زاری خۆیانەوە گوێبیستی کێشە و گرفتەکانیان دەبین، بزانین گرفتەکانی ئەوان چییە، بۆچی موچەکانیان بۆ نەبەستراوە، دواتر لەگەڵ ئەوانیش گفتوگۆ دەکەین. زۆر بەخێر بێن. کاک سامان با سەرەتا بێمە لای بەڕێستان. ئەگەر بڵێ دەستەخینە سەر برینەکە، ئەمە برینێکە. من هەمیشە لە بەرنامەکەی خۆما فایلێکم پێ و دەیکەمەوە. زۆر فایلم کردوتەوە لەسەر گرفتی کەمەندامان، کێشەکانیان، نەدانی موچە، هاوتاکردنی موچەکانیان، بەڵام ئەمە بەڕاستی فایلێکی جیاوازە بەدەر لە هەموو ئەو گرفتانەی کە هەیە. ئەم فایلەی کە ئێستا ئێمە دەیکەینەوە بە هەزارەها خاوەن پێداویستی تایبەت هەیە کە تا ئێستا موچەکانیان بۆ نەبەسراوە. ئەم برینە لەکوێدایە و چۆن دەستەخەنا سەر ئەو برینە؟ بەناوی خوا سوپاسانەکەم کە ئەم بەرنامەیەتان تایبەت کرد بە خاوەن پێداویستی تایبەت لە کاتی خۆیان بوو بۆی ئێمە وەبیری خەڵکی بێنینەوە حکوومەتی هەرێم چی کردووە بۆ کەمەندامان. من یەک نمونەوە بەمێ سەری فەیسبوکەکەم کرد وتم بزانم بەرنامەکانی کورسات چۆن بووە، لەگەڵ کاکزانایە بەرنامەمان کردووە لەم کەناڵی کورسات، ئەمە مێژووە ئەو ژنی نەهێنابوو، منی ژنم نێنابوو، ژنمان هێنا، خوا مناڵی پێبەخشین. ئێستا مناڵەکانمان لە زانکۆن، باشە هەم مناڵەکانی ئەو هەم مناڵەکانی من تقریبەن لە زانکۆن. ئەو داواکاریانەی ئەو زەمنە ئەمان و لە بەرنامەکانە بۆ خاوەن پێداویستی تایبەت بۆ کەمەندامان هەمان ئەو داواکاریانەیە. یعنی سەری ئەم زەمنەکە ئەوەی کە قسەیەک من 20 ساڵەمە پێشکە کردومە حکوومەتی هەرێم موچەی کەمەندامان زیابکە، کەمەندامان دامەزرێنە، یاساکە جێبەجێ بکەن و یعنی ئەو کەمەندامانی کە بێموچەن هەتا ئێستا هەمان ئەو داواکاریانەیە کە لە سەردەمی گەنجێتیایەنە مەنا ڕیش و شماسپی سەرسپی بوو، ڕیشسپی بوو، بە هەزار حاڵەتوانین بەڕێگای بڕۆین. ئەم حکوومەتە هەمان ئەو سەرۆکانن، ئەو کەسایەتیانن، بەڵام هەمان ئەو کێشە و گیرروگرفتانن کە لە کەمەندامانە هەیە. ئەمە وەکو بۆی بۆکو ئەمە مێژووە ناتوانانی دەستکاریکە، بەڵام ئەو فایلەی کە کردوتەتەوە یەکێکە لە فایلە هەر زیندوە جوانەکان کە بۆ ناکرێتەوە لە وڵاتێکا بیت کەم ئەندام بیت بە فعلی، بەڵام موچەت نەبێ. بۆ موچەت نییە، هۆکارەکەی چییە؟ پێم بڵێ بۆ نیتە ئەی بۆ ئەی بڕن، پێم بڵێن لە 2013ەوە چەند هەزار کە موچەی کەمەندامتان بڕیوە بەم بە دوو موچەی بە ڕێژەی کەمی کە لە 65 بۆ 70 کەمتر نەبێت
بەوەی کە لە دەروی وڵاتە بەوانەی کە کۆچی دواییان کردووە بۆوانەی کە خۆیان نەیانویستووە بۆوانەی کە موچەیەکی تریان هەڵبژاردەوە بۆوانەی کە چوونەتە سەر موچەی بەغاو وازیان لە موچەی هەرێمی کوردستانە چەند هەزار موچەخۆری کەمەندامتان بڕیوە بۆ ئەمانە دانابەزێنم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی ئەوەی کە لە حکوومەتی هەرێمە بەگشتی قەزیەکە بڕوانەبوونە بە خودی کەمەندام تا ئەم لەحزەیەش کە قسە لەگەڵ تۆیاکەین لە ساڵی 2025 وەکو مرۆڤ سیر ناکرێ و حسابیان بۆ ناکرێ و هەتا ئەم دەقێژ ئێمە پەراوێزخراوین پاشکۆین و هیچ حسابی مرۆڤبوونێک بۆ کەمەندامان ناکرێت بۆیە ناکرێت ئەتوانی بە ئامار پێم بڵێ کاک سامان چەند هەزار کەم ئەندام لە هەرێمی کوردستان تا ئێستا موچەی بۆ نەبەستراوە 19,600 بەدەقیق 39,800 کەس بە دەقیق بێموچەن لە هەرێمی کوردستان لەم 39,000 13 بۆ 15 بۆ 7,000 با بڵین 20,000 کەسیان لە 10,000 بۆ 20,000 کەسیان هەموو ماڵمەڵێکیان تەواو بووە لیژ دراونەتەوە بە لیژنا هیلا کراون بانگێش کراون فایلەکانیان بەرز کراوەوە لە وەزارەتی کار بۆ وەزارەت لە وەزارەت بۆ ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیران نازان بۆ بەشی ڕاوێژکاری بۆ بەشی ژمێریاری بەس ئەوەنە بڕیار لەسەر بدرێ ئەمە موچیان بۆ ببەسرێ بەڵام چونکە قەنەعەت باشە کاک سامان ئەم ڕێژەی کە تۆ باس کرد ئەم خاوەن پێداویستە تایبەتانە با بڵێن یعنی کەم ئەندامیەکەیان بە جۆرێکە کە بە چاو نابینرێ و ئەرقەلیان بۆ لە سەدا حەفتا کەمەندامن یان تۆ بە چاوی خۆت بیبینی ئەزانی کە ئەمە کەم ئەندام و پێویستی ئەم کەمەندامانە لیژ نەبینیونی لیژنەکە لە 65 بەرەوخواان کەمەندام نییە یعنی لە 65 بەرەوسەری کەمەندامە بە فعلی کەمەندامە شەلەلە لەسەر کورسیە نابینایە تالاسیمایە کەڕوڵاڵە کێشەکە لەوەیە نیە ئەمە خەلەلیتە جاران چەند ساڵێک بەم قسەیە گرتوبیان وەزیرەکان وڵی لیستی کەمەندامان گەندەڵیتە دەی سوێن بەخوا لیستی پێشمەرگەش گەندەڵیتە لیستی وەزارەتەکانیش گەندەڵیتە لیستی ڕاوێژکارەکان گەندەڵیتە هەموو لیستەکان گەندەڵیتە بۆ بەس بە لیستی کەمەندامان لیستی کەمەندام گەندەڵیتیا بوو ڕاستە بێوەژنی تیا بوو کرابوو بە کەمەندام ئەندام پەرلەمانی تیا کە موچەی کەمەندامی وەرەگرێ خەڵکی سیاقی تیا موچەی کەمەندامی وەرگێ خۆ پاکتان کردەوە 50 لیژنەتان پێکردین باشە ئێستا تەواو بوو کۆتایی لیژەی ڕێژەی کەمەندامیتان بەرز کردەوە لە 145 بۆ 65 بۆ 70 30 دەرەجەتان خستە سەری بەو پێش نەتانتوانی ئەو ڕێژەیە بسەلمێنە کە بانگەشەتان بۆ ئەو 40,000 کە تۆ باسێکی هەمووی لەسەر و هەمووی کەمەندامە هەمووی لە 170 کەمەندامە هەمووی بە فعلی کەم ئەندامە حەقی ئەوەی هێموچی کەمەندامی بۆ بدرێ پێم بڵێ جەنابی سەرۆک وەزیران پێم بڵێ جەنابی ئەنجومەنی وەزیران بۆ موچیان بۆ نابەستن باش دەستخۆش کاکدانا بۆ موچیان بۆ نابەستن کێشەکە لەکوێدایە زۆر جار کە گرفتی خاوەن پێداویستی تایبەت دەبێ بەڕاستی دەبێت بەرۆکی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بگرین لەبەرەوەی ئەمان بەشێکن لە وەزارەتە و دەبێت لەلای ئێوە یعنی کارەکان بکرێ بۆیە بەسپاسەوە کە بەڕێزیشتان هاتوونەتە ئێرە ئێمە بەڕاستی دەبێت وەڵامێکمان پێبێ کە بۆ گرفتەکە لەکوێدایە تاکو ئێستا نزیکی 40,000 خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستان موچیان بۆ نەبەسراوە بە ناوی خۆی گەورە سپاس بۆ ئەم دەرفەتەوە بۆم بەرنامە بە خێراتی میوانە بە ڕێزەکانەکەم هەرمویان بەخێر بێن ئەمانە میوانی ئەزیزی ئێمەن هەم لە وەزارەتی کار و هەم لە ئەو بەڕێوەبەراتیانی کە ئیشەکانیان لەوەیە بەنسبەت ئەوە کە بۆ موچیان بۆ نەبەسراوە جەنابتان نەزان لە 21 نۆی 2019 لە دوای دروستبوونی کابینەی ئەم کابینەی کە ئێستا تایین لیژنەکان پێکێنراوە بە فەرمانی ئەنجومەنی وەزیران لیژنە پێکێنراوە لە وەزارەتی کار لە وەزارەتی دارایی و لە وەزارەتی تەندروستی و هەروەها فەرمانگەی هەمانگی بە دوادا چوون ئیش لەسەر ئەم بابەتە کراوە و کۆنووس کراوە لەسەرەوەی بزەبت لەو تەوقیتەیە 12,806 کەس موچیان ڕاگیراوە کاکسامان ڕەنگە بزانێ ئەوانە موچەکانیان جارێکتر بۆ بەسراوەتەوە و لە دوای ئەوەی کە کاکسامان ئاماژەی پێوە جارێکی کە هەم وەزارەتی کار و هەموو ئەو وەزارەتانەی تریش گومانیان لەوە بووە کە لیستی موچە ئەو کەمەندامانە گومانی تایە جارێکی دراونەتەوە بە لیژنەکە ڕێکارەکانی خۆی کردووە هەتا ساڵی ئاخیری 2019 وانە خۆتان نەزانن بۆی پەتای کۆرۆنا کە لەو کاتەیە هەموو گیانی گرتەوە و کوردستانیش بەڵێ هەموو ئیشەکان وەستا ئەمە بەشێکی ئیشەکەی پەکخست لە دوای ئەوە لە ساڵی 2021 لە 11 2021 جاری کە ئەم لیژنانە ئەم وەزارەتانە ئەم وەزیرە بەڕێزانەی کە هەم وەزارەتی دارایی و وەزارەتی کار و وەزارەتی تەندروستی و فەرمانگی هەمانگی جارێکە ئیشەکانیان دەست پێ کردوێتەوە کە بەڕێوەبەرایەتیەکانی سنووری
بەڕێوەبەتی گشتەکانی وەزارەتی کار ڕاستپێران بەڕێوەبەتی تۆڕی پاراستن کە ئیشەکانیان بکەنەوە جارێک کە دەستکراوەتەوە بە ئیشەکانیان فعلەن مامەڵەکان وەرگیراون لەو کاتەیە تەنها مامەڵی و کەسانە وەرگیراوە کە مەندامی جەستەیینی لە جۆری نەخۆشی تەلاسیما و ئۆتیزم وانە و تەنانە شکرەی خوارەژدە ساڵ و ئەنێ لە نەخۆشیەکان فعلەن 110,000 کەس لەمانە معاملاتیان بۆ کراوە و ئێستاش معاملاتە بەردەوام یان وەرگرتنی مامەڵە بەردەوام بەڵام ئەمانە ئیشیان بۆ کراوە هەموو ڕێکارە ئیداریەکانیان بۆ کراوە و دوجار نێراوە ئەنجومەنی وەزیران لە دوای کۆنووسە و نێراوە ئەنجومەنی وەزیران بە دەقیقی لە ئەخیری لە کۆتایی 2023 و ئەوەڵی 24 ئەم دۆسیەیە ئەم پاکێجە بە کاملی لە دوای پاکە تاوکردن و هەموو ئەو ڕێژەیە ئەم دۆسیە ڕۆشتە ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی ڕاستپاردووە بەوەی کە تەخسیسی داراییان بۆ بکەیت خۆتان نەزان لە ساڵی پار بۆ ئەم ساڵ هەم قەیرانی داراییەکە لە ڕابردووە و هەم لە ئێستاشا ئەوە بووە تەخسیسی داراییان بۆ کراوە هەموو ڕێکارە ئیداریەکان ئەوانی کە پێویست بووە هەم وەزارەتەکەی من سەرجەم ئەو وەزارەتە نەبیکە ئیشەکانیان بۆ کراو نێراوەتە وەزارەتی عێراق خۆتان نەزانن لە ئێستەیە وەزارەتی کار لە عێراق ئیشی ئەم بابەتەکە و بە هەمانگی لەگەڵ وەزارەتی مالیەی عێراقی جوابەکە لای ئەوانە تا ئێستا ئەمەی کە ئێستا هەیە بابەتەکە ئاوایە ینی ڕێکارە ئیداریەکان لە گرفتەکە ئێستا لە بەغایە من هەر بۆ معلوماتی جەنابەت ئێمە سێی 12 ساڵی 2024 ئەخیر جار بۆ ئەبدەیتی ئەم بابەتانە تیمی وەزارەتی کار جەنابی وەزیر و بریکار و ڕاوێژکارەکان و مدیرعامەکان جارێکە چوونەتەوە وەزارەتی کار لەوێ قسەمان لەگەڵ وەزیری کارا کردووە هەموو ئەو پاکێجانەمان باس کردووە هیچێک لەوانە کە باسمان کردووە ئەستەن بۆ هاوتا ناکرێت معاش کەمەندامی لەوێ زیاترە ئەو پیێرە نییە یەکەم هاوتا بکرێت دوای ئەوە تەنان ئێمە سەرڕای هەموو ئەو ڕێکارانە ئەو داواکاریانی کە خانپێداویست تایبەت هەیە بۆ هەموومان تەقدیم کردووە بە مەلەفێکی کامل ئێمە تەنان باسیەوەمە کرد لێرەشا بەدەر لەوە غەدر لە هەم کەمەندام هەم جیلی هەژارەکرێ ئەوەش کە وەزارەتی بازرگانی نازام جەنابتان بزانن ساڵانە لە عێراقا پاکێجی خواردنی هەیە بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی کارادا بەشیەکە تەنەن کوردستان هەتا و ئێستا هیچ پاکێجی کەوانەی وەرنەگرتووە کە ساڵانە لە 4 پاکێج کەمتر نییە ئێمە تەنان ئەو دۆسیەشمان خستۆتە بەردەم وەزیری کار و قسەمانە هەموو ئەو ناوانی کە ئێستا بە هەزارەها ناوند لە چاوەڕوانی ئەویان موچیان بۆ ببەسرێ بابەتەکە بە معلقی لە بەغداد ماوەتەوە بەڵێ ئێمە هەموو ڕێکارەکان چۆن پێوتی بە درێژایی ئەو پاساوی ئەوان چییە؟ پاساوی ئەوان تەنها ئەوەیە کە بەشێکی پەیوەندی بە خۆتان نەزان بابەتەکە سیاسیە دووش هەتاوەکو ئێستا ئەم ڕێکەوتنەی ئەم ڕێکوتنە استراتیژیەکە لە بینی هەرێم و عێراقا هەیە بەشێک ئەویش بەشێکە لەو بابەتە تا ئێستا ماوەتەوە گرفتەکە ئەوەی ئەویش تۆپەکە کاک سامان تۆپەکە هەڵەیەتەوە ساحەی هەرێم دەڵێ دەبێت ئەو خۆی موچەی کەمەنداماندار 12 کە کەمەندامان بەڕاستی مەبلەغ نییە بە لە چاو ئەو بودجەی حکوومەتیێرە مەسەلەن لە چاو 958 ملیار دینارە بەڕاستی ئەو بودجێ زۆر کەمە لە 100 پوینتیش نییە وێ بەڕاستی ئەمە ئیش هەرێمە وەزارەتی دارایی هەرێ بووچەکە بەسێ نەک وەزارەتی دارایی عێراق ئێوە خۆتان کاک سامان بە دوواداچوونتان کردووە بە دوواداچوونتان کردووە لە بەخاوە بزانن بەڵێ بەڕێی ئێمە ئەمە بۆچی نیەمێ ئەبێ ئەم موچەی کە لە موچە ئەم خەڵکانی کە موچیان نیە وەزارەتی دارایی هەرێم موچەکەیان بۆ بەسێ چکە ئێمە موچەکەمان لە وەزارەتی دارایی هەرێمە نەک بەغا ڕاستە ئەم دوو چەند مانگە پارە لە بەغاوەیە بۆ هەرێمی کوردستان بەڵام پێشتر ئێمە لە هەرێم وەرمان کردووە وەزارەتی دارایی لەسەر ڕاستپاردەی ئەوان خەڵک دراونەتەوە بەلیژنا چاکسازی کراوە پاکسازی کراوە ڕێکخراوەتەوە وەزارەتی کاری ڕاست پاردووە هەموو شتەکان کراوە ئەبێ ئەو بیبەستێ ئێستا وەزیری دارایی حکوومەتی یاریمی کوردستان ئەسڵ ئەمە لە کۆڵ خۆکردنەوەیە ئەنجومەنی وەزیران دەتوانێت بە بڕیاری هەر 12,000ەکە بخاتە سەر موچەی کەمەندامان و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی و ئەسڵن پێویستی بە بەغا بۆ چی بۆ گەشتە بەغات کاک بۆ گاتە بەغا ئەی ئەو خەڵکانەی کە ئەبڕێن پرس بە بەغا ئەکەن ئەی ئەو مەسەلەن هەزاران کەمەندام موچەی بڕا پرستان بە تەیسامی کرد پرستان بە وەزیری بەکاری عێراقی نەخێت کەواتە یعنی ئەها سەری کە ئێمە حکوومەتی هەرێم ئێستا هەدەفەی هەیە خۆی ناوێشتە طبعا من کێشم لەگەڵ وەزارەتانیە بەڕێوەبەرەتەکانیان زۆری لاکن بڕوا بکە مۆزافەکان گیریان خواردەوە بەدەست حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەموو ڕۆژەی لیژنەیان پێ بکەنەوە نازانم بەرحەیەتیان پێ بکەن نازانم هەژماری منیان پێ بکەن بانگیان بکەنەوە ئەویان پێ بکەن UPN یان پێ بکەن ئەم هەموو شتەمان کردووە بێ ئەو 1 دینار بچێتە سەر موچەکەت یعنی سەیریکە ئەفو ببوورە قسەکەم پێ بڕی سەیری ئەو عیبەیەکە عیبێکی زۆر گەورە ئێمە لە دوای نەوەیەکەوە حکوومەتی عێراق لە دوای 2023ەوە دروست بووە بڵین موچەی کەمەندامانی هەرێم هاوتای موچەی کەمەندامانی عێراقن هەر ئەو قسەیە زۆر عیبە
زۆر عیبە بۆچی عیبە ئەوان بەو هەڵوەشاوی خۆیان بەو هەموو ئەزمەی کە تووشی عێراق بوو بەو هەموو شەڕی داعش و فەرتەنەی کە تووشی عێراق بوو ئەو هەموو حافەزەیە داگیر کرا ئێستا موچەی کەمەندامانی بەغا 250 بۆ 300 هزار دینارە موچەی هەرێمی کوردستان 150 هزار باشە تۆ بە 150 هزارەکەش ڕازیت بەس موچەکەی بۆ ببەست بەس موچەکەم بابە بەس موچەکەم بنێ یعنی من بە بەسم سەیری کە سەیری حکوومەتی هەرێم کە ئەم عیبەیەکە ئێمە لە دوای 32 ساڵ بڵین موچەکەمان تخواوەکو بەغای لێ بکەن کەمەندامان هاوشێوەی کەمەندامانی کوردستان با ڕەفاهێت بژین بەڵام ئێستا ئێمە بەوانەڵین کاکە دەبریکەن بە خاتی خوا موچەکەمان وەکو بەغا لێ بکەن کێتی شەسەر قسە بەغای مفلیس بەغای بێسەروبەر بەغای دزی بەغای گەندەڵی ئەو لەسەر ئەو هەموو گەندەڵی کێتی موچەی لە ئێمە باشترە پاکێجەکانی لێمە باشترە و دوای ئەوە ئەرزیان وەرگتووە ئۆتۆمبیلیان وەرگتووە و خزمەتگوزاریان بۆ وەرگیراوە و شوقیان وەرگتووە ئێمە سەفر حال لە دوای دواوە کاکدانە ئە بابەتە بۆ گەشتە بەغا ینی کاک سامان ئەڵێ ئەبێت لێرە بابەتەکە حل بکرێ ئەمە ئەرکی حکوومەتی هەرەم و لێرە دەبێت ئەمە یەکلای بکرێتەوە من سوپاس لەسەر ئەوە کرد ئێوە من سوپاسی کاک سامانەکەم جەناب حەزەکەم لێ ڕوونکردنەوەی بم وەکو وەزارەتی کار ئێمە نوێنەری وەزارەتی کار ئیشە ڕئیسیەکان لای ئێمە هیچ گرفتێکمان نییە ئەوەی کە پێویستە لای ئێمە لە ڕووی ئیدارە و ئیشەکان کەن ئیشی خۆمانیان کردووە ئەوەی ئەمێنێتەوە بەڕێزان حەزەکەم ئەم بەڕێزانی کە لە دووەشمانەوە بابەتەکە باش بزانن ئێمە تعامل لەگەڵ ئەو پاکێج ئەو شتانە ئەکەن بۆ نمونە کانفێداسێکی تایبەت چۆن موچەی بۆەوە بەسرێ یەکەمیان یەتە لای ئێمە تەقدیماتێکە دوای ئەوە ئێمە پشت بە تەقریری تۆبی ئەبەستین کاکسامان خۆێزانەوە تەقریری تۆبیەکەیە لەسەری بنووسێ 50 لەسەری بنووسێ 7 لەسەری بنووسێ ئێمە تعامل لەگەڵەوەکەین لە بەرێو ئەوان لیژنەیەکی مختصدانراوەوە لە چەند کەسێکە ئێمە ئیشی ئیداری ئەمانەکەی ئیشە ئیداریەکانی لای ئێمەیە من دڵنیام لەوە حەزەکەم زۆر بەڕاشکاوم لێرە بڵێم ئیشی یەک خاوەن پێداویست تایبەت لای ئێمە گومان نەکا لەوەی کە ئیشی لای ئێمە ڕانەوەساوە ئەوەی ئیشە ئیداریەکەیەوە ئەوەی ئەرکوە لەسەر وەزارەتەکەی ئێمە و بەڕێوەبەرایەتەکانی سنووری وەزارەتی کار و مدیرەتە عامەکان ئیشەکانیان بەڕێک و پێکی ئەوەی ئەمێنێتەوە چۆن پێمتی من ئاماژەم بەو دوو کۆنووسەیە و بەو کۆبوونەوانەیەات ئەوەی تری ئەمێنێتەوە ئێستا لە دوای ئێمە ئەوی میشانەکەکرێ ئێمە ناوەکان بەرزەکەینەوە بەپێی ئەو تەڵەبیانێکەیە بێت تەقریری تووبی هەیە بێ ڕێژەکەی ئەوە نەبێ ئەوە جۆی نەخۆشەکە ئەوە بێت تەمەنەکەی ئەوە نەبێ هەموو ئەوانە ئێمە ئیشەکەمان کردو نردومانەتە وەزارەتی خۆمان لە وەزارەتی خۆمانە بە پاکێجە تەقدیمی ئەنجومەنی وەزیرانێکە کە ئەنجومەنی وەزیرانیش ڕاستەخۆ چی ئەکا وەزارەتی دارایی ڕائسپێرەوەی کە تەخسیساتی داراییان بۆ بکام کەسانە ینی گرفتەکە لای ئێمە وەکو خۆی ینی گرفتەکە ئێمە نیە بۆیە لە ئێستایا من بزات لە ئێستا ناتوانم وەکو قسە لەسەر وەزارەتەکانی کە بکەم بۆ ئیشکالەکانی ئەوەی لای ئێمەیە وەکو وەزارەتی کار هەر یەک لەم بەڕێزانە چ گرفتێکیان هەیە لە خزمەتیان جوابیان وەزارەتەکان بۆ من بەجێبەڵە ئەسڵ وەزارەتی دارایی بێمەعناترین وەزارەتە لە بەرامبەر کێشەی کەمەندامانە چیتان کردو بۆ کەمەندامان ئەتیبیان لە وەزارەتی دارایی یەک ئۆفەر کرد بۆ کەمەندامان بڵێ ئەمەم کردو بۆ کەمەندامان تو ئەو هەموو بودجێ لە بەردەسا بۆ ئەو هەموو داهاتی دەخلی ناوخۆی کاکسامان بۆ ئەوەنە پڕی یعنی لە زۆر چاوپێکەوتنەکانە ئەبینم زۆر کاکسامان زۆر بەتوندی قسە ئەەکەی ئەمە هەنێ جار لەوانەیە بڵێن ئەمە بۆ ئەوەیە خۆی دەرخا هەر بەڕاستی ئەمە بۆ خۆ دەرخستنە یان ئەمە حەقیقەتە و هیچ بۆ خاوەن پێداویستی تایبەت نەکراوە لەنەوەشەش و خزمەتی کەمەندامانەکەم باشە بەس هەمیشە دڵپڕی یعنی بۆ دڵپڕم یەک شت با پێ بڵێم 4 ساڵی حکوومەتی هەرێمان بەڕێ کردووە من کۆمەڵی پرسیار لەم کامێرەوە لە سەرۆکی حکومە دەکەم لە ماوەی ئەم 4 ساڵەیە جەنابی سەرۆک یەک موچە بۆ کەمەندان بەستووە ئەمە پرسیارە نە یەک دینارت بۆ موچەی کەمەندامان زیا کردووە نە یەک کەمەندامە دامەزراندووە نە یەک کەمەندامە زەوی وەرگرتووە نە یەک کەمەندامە ئۆتۆمبیلێکی وەرگرتووە نە یەک بڕیارە دەرکردووە لە مەساحەتی کەمەندامان نابێ نە یەک کەمەندام چۆتە سەر لیستی موچەی کەمەندامان نە بە هەزاران کەمەندام لە لیستی کەمەندامان دەرکرد بەڵێ کەمەندامانە برسی کرد بەڵێ بە 5 موچەدا بە کەمەندامان بەڵێ موچەی کەمەندامانە پاشەکەوت کرد بەڵێ بە 2 موچە ئەی بە کەمەندامان بەڵێ هەچی بێڕێزی و بێحورمەتی و سوکایەتی و نەهامەتیە بەسەر کەمەندامانی ئەم وڵاتەتانە هێنا بەڵێ کەمەندامانتان تووشی سوال کرد بەڵێ کەمەندام بەخێر ئەژی بەڵێ کەمەندام لە دەرگای دەوڵەمەنەیە بەڵێ کەمەندام کورسی کەمەندامەکەی ئەبێ بە قەرز بکڕێ بڵێ تەحەدا ئەەکەم یەک کورسیتان نابێ بە کەمەندامان وەڵامی خۆم وەرگرت وەڵامی خۆم وەرگرت وەڵامی خۆم هێنە بۆ بکەم هەڵپەرچی بۆ بکەم نەوەڵا نامەوێت هەڵپەڕی بەڵام ئەمێ بزانم بۆچی ئەوەنە دڵگەرمی وەڵامی خۆم بە شانازیەوە بڵێم
خۆزگە ئەوەنە مافەکانتان دەستەبەر بووە ئەستەلێرات و هەڵپەڕیتە ئەمە مەسلەی کەمەندامیە خۆزگە حکوومەتی هەرێم لە دوای ئەم 4 ساڵە بموتە دەستان خۆش بێ وەڵاهی ئەوەی ئێوە کردان لە سویس لەش نەکراوە بۆ کەمەندامان وەڵاهی ئەوەی ئێوە کردان لە سۆماڵیش نەکراوە بۆ کەمەندامان با تۆزە کات بین بەوانش کاک سامان تۆزێ ئاو بخۆ تۆزێ بە هادی بیتۆ دەستەکانە خۆش بێ فەرمونون کێ قسەمان بۆکە بەخێر بێن فەرمونون مایکەکەی بێتی سوپاس دەکەم بەخێر بێ بەناوی خوا بەخێر سپاسی کەناڵە بە ڕێزەکەتانەکەم زۆر سپاس دەستخۆشکەیتان لێکم بۆم تەوەرێ وڵایی من وەکو کەمەندامێ چەند خاڵێک ئاماژەی پێم وەکو کاک سامان فەرمووی لە گەنجی و ژنم نێ ناو خەریکیم کارم من خۆم خوێنکار بووم لە یەکێتی کەمەندامان وەزیری کارمان بینیوە بۆم تەوەرێ ئەم وەزیرە نەبووە وەزیرەکەی پێشیش نەبووە وەزیرەکەی پێشتر بووە هەتاکو ئێستا کێشەکان هەر بەردەوامە ئەو کاتە بابەتی هەرێمیش نەبووە بەڵام شەو هەستاوین بۆ بەیانیەکەی کۆمەڵە کەمەندام هاتۆ بۆ لام ئەوتێتی موچەکەمان بڕاوە یعنی شەو قەرارە دەرەکرێت بەیانی کەمەندام موچەکەی بڕێ ئەمە بابەتێکی ترە ئێمە یاسایەکمانەیە یاسای حکوومەتی هەرێمی کوردستانە دوو یاسامانەیە یاسایەکمانە یاسای ژمارە 38 ئی بەغدادە یاسایەکمانەیە یاسای ژمارە 22 ساڵی 2011 14 ساڵ لەمەوە پێش یەک خاڵی جێبەجێ نەکراوە یەک خاڵی جێبەجێ نەکراوە کە یەکێک لەوەیە کە موچێ بەڵام هەموو ساڵێ لیژنەی بۆ دەرەکەن تعدیلەکەن ڕێژەی کەمەندانی بەرزەکەنەوە لەبەرەوە ئەو پەیامەم هەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان من لەگەڵەوە شانیم کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەستی لەم بابەتیانە بێ بە 3 وەزارەت بە 12 ساڵ بە 14 ساڵ نەیانتوانی بێ ئەمی شەڕێ بکەنەوە بۆچی لەو شوێنن بۆچی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەبێت کە من بەغام وچەی کەمەندامان بە بۆ لە هەرێم هەبێت بۆ هەبێت لەبەرەوە بەڕاستی ئەمە بەس دەستی پێکردنە دوجار تۆ کەمەندام 14,000 کەمەندام بیت تۆ بەلیژنە ماوەی هەوێی تازیان بۆ کرد ماوەی UPNیان بۆ کرد مایە ئانا بەلیژنە مایە ڕێژەی کەمەندامیان زیاد کرد لە پای چی کە تۆ ئەڵێی بەغا ئەبێ بووی بەستێ کە تۆ نەتوانی شتێ بۆ منکەی تۆ بۆ داواکاری لەم دەکەی لە پای چی ئێبا ئەو کاتەش لەوانەیە بەغا بڵێ کاکە من لیژنەی خۆمەیان بینێتەوە بۆیە بەڕای من حکوومەتی هەرێمی کوردستان زۆر کەم تەرخەمە ئەوەی بەلایەوە گرنگ نییە کەمەندامانە یەک بابەتی نییە خزمەت بە کەمەندامان بکە لە تاعینکردن لە موچە زیاکردن لە ئاوردانەوە لە کەمەندامان بەس ئەوە ئازانێ بیاناتەوە بە لیژنا هەبێت تازایان بۆ بکار ڕێژەکە لە 45 بەرێ بە 50 بیکا بە 60 بیکا بە 7 بەس ئەوە ئازانێ مبەڕیرێک بێنێتەوە کەمەندامەکە موچەکەی ببڕێ لە کاتێکە ئێمە غەدر لە خۆمانەکەین ئێمە ئەڵێن موچە بەڵام ئەمە موچە نییە ئەمە هاوکاریە ئەمە کەمەندامێ داهاتێکی تری هەبێ 100,000 150,000 ئەگەر هیچ داهاتێکی نەبێ 150,000 بۆ 90 ڕۆژ 1000 و شتێکەکە یعنی ئەمە کەی موچەیە یەک شتی پێوە ناگیرێ ئەگەر ئێمە ئەم شەڕەشەکەین کە ئەو 14,000 کەمەندامە بتوانین موچەکەی بۆ دابینکەین کە موچەکەش پێدابینەکەی یەک شتی پێوە ناگیرێ یەک قیستی پێوە ناگیری ئەڵێ ئێمە بابە موچە نییە کەیش بڕا ئەبڕێت بۆیە بەڕاستی هەچی بوترێ لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان وەلایانی پەیوەندیدار کە وەزارەتی کارە ئیش تاکەمە لەم بابەتە دەستی بە کەمەندامانەکەن زۆر سپاس با کات بین بە برادرەکانی شت فەرم بەناوی خوا دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامە لانەخان سەرکەوتوو بن هەمیشە پاڵپشتی ئێمە بوون ئێمە وەکو کەمەندامان ئەبێ وەکو ماروپەیژە بگەینەوە خاڵی سەرەتا یعنی بەرنامەی بۆ حکوومەت دابنین کە باوەڕی بە قزی کەمەندامی هەیە یعنی باوەڕ ناکەم قزیە هەبێ لە لای سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان کە کەمەندامە ئەم هەموو شتانەی کە کاکسامان باسی کرد ئەم هەموو نەئانە بوو لە ئاخیرا بەڵێکان هەمووی بە دژی کەمەندامان بوو یعنی نەمێ لێرەوە بە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بڵێم تۆ موچەی ئەو کەمەندامە نایی کە ئەمڕۆ هاتوو بۆ لە ئێمە پارەی دایبی پێ نییە یعنی معقولە کەمەندام پارەی دایبی پێ نەبێت 3 مانگ جارێ 85 ڕۆژ جارێ موچە ئەدا بە کەمەندامان 150,000 دینار یعنی کێ لەو مەسوولانە کێ لە سەرۆکی حکوومەت هێرم ئێمە ئەڵێن خۆزگە خۆت ئەوەی کە هەر بۆی نەبەسراوە ئەوەی کە هەر بۆی نەبەسراوە یعنی من سێرم لێ وەزارەتی کاروباری کۆمەڵاتی هەر بارگرانی بۆ بەسەر کەمەندامانەوە لەم ڕۆژانەیە کەناڵە بەرزەکەتان لێدوانێکی لە من وەرگرت شتێک وترا بوو لەلایەن وەزارەتی کارەوە کە موچەی کەمەندام لە 250,000 نابێ کەمتر بێ وتی وەزارەتی کار وایوتی ئەمە سێرم لێ هات کە ئەم قسەیە کراوە خراپیان نەوتوڵە نابێ کەمتر بێ یعنی بڕیاری لەسەر درا کە نابێ کەمتر بێ ئەم بڕیارە لە کیۆ هات یعنی ئەمە مزایدەیە یان ڕاستیە ئێمەمانەوێ ئێستا نوێنەری وەزارەتی کار لێرێ ئەو شتەمان بۆ ڕاست بکات کە بزانین ئەمە شتی وا هەیە ئایا وەزارەتی کار لە ماوەی
چواردە ساڵ کە خەڵک کەمەندامە بێ بە شێوازە جۆرە و جۆرەکان هەتا ئێستا بیرێکی لەوە نەکردێتەوە کەمەندامێکی خستۆتە لیستی موچی کەمەندامێ کەمەندامێکی دامەزراندووە ئێمە پرۆژه یاسایەکمانەیە لە ساڵی 2011 یاسای ژمارە 22 ساڵی 2011 لە کۆتایی 2011 ئیمزای سەرۆکی یاریمی لەسەر کراوە تاکە خاڵ کە تیا جێبەجێ کرابێ ئەوە بووە کە کەمەندامان بدرێنەوە بە لیژە ناحەقیتیایە بەدرۆ کە من کەمەندامە بۆی هێنم دراوەتەوە بە لیژنە یەک لە ئیش ناکە شەلەل دەماخە وەزارەتی کار موچەکەی بڕیوە عنی ئەمە هەمی ناحەقیە وەزارەتی کار حکوومەتی هەرێمی کوردستان بوو بوون بە بارگرانێکی زۆر بەسەر کەمەندامانەوە کەمەندامان قوربانی دەسی وەزارەتی کارن دەستخۆش مایکەکەی بەرە ئێستا گەڕێمە وڵات کاکدانا کەم ئەنجاممان هەیە یەک لای جسمی ئیشی نەکرد بێ موچەکەی بڕابێ ڕاستی من نازانم هەیە یان نا بەڵام هەر بەڵگەی هەیە لە هەر شوێنێکە ئەتوانێ بەیانی بە یاداشتێک بعد من خۆم بەدەسێ بەمە لای جەنابی وەزیر و چۆن پێویستیشکە ئیشی لەسەرەکەین ئەمە بۆ ئەوە لەبەرەوەی بەڕاستی ڕێزم لەگەڵ بۆم بەڕێزانی کە لێرە هەیە حەزەکەم من لە سەرەتای قسەکانیشم ئاماژم بەوەیە کە ئێمە وەکو وەزارەتی کار ئەوەی کە لەسەر شانی ئێمە ئیش ئیداریەکانە غیری ئەوە ناتوانانی بیکەین ئەوەی لە ڕووی ئیداریەوە ئێمە کردومانە و تەقدیمی شوێنەکانیکە لەبەرەوەی بەستنی موچەی کەمەندامی ئەمانە ئایدی ئێمە نین چۆن لە ئاماژەم پێکە پێشتر بۆیە هەر بۆم بە ڕێزەی کە شەرحکەم ئەوەی لەسەر ئێمە بۆ لە ڕووی ئیداریەوە ناوەکان ناونیشانەکان ڕێژەی کەمەندامیەکە جۆری کەمەندامەکەمان دیاری کردووە بە لیژنەیەک لە ڕێی ژنەیەکەوە کۆنووسی تایبەتمان لەسەر کردووە لە دوای ئەوە بە لیستێک نردومانەتە ئەنجومەنی وەزیران ئەوەی لەسەر وەزارەتی کار بووە لەوێشەوە لەگەڵ لیژنە مختەسەکانی کە ئەوان نێراوەتە وەزارەتی دارێ وەزارەتی دارایی بەڵێ ئەوانەی کە موچەکانیان بڕاودراونەوە بە لیژنە گەر بۆ نمونە ڕێژەیەکی کەم ئەندامی هەبێ مانای ئەوەیە کە چاک بۆ تۆ واتۆ موچەکەی ئەبڕیان چۆن ینی ئەم یعنی هەر کاتێک ڕێژەکە بەرزەکرێتەوە ئەگەر لەو ڕێژەیە کەمتر بێت موچەکە خاتونی بەڕێز بەنسبەت ئەوە کێ موچەکەی ئێبڕێ ئێمە نایبڕین لەبەرەوەی من لە سەرەتاوە ئاماژەم بەوەیە ئێمە ئەم کەسانی کە درێنەوە بە لیژنە جارێکە لیژنێکی مختص لە وەزارەتی تەندروستی هەیە ئەوان ئیشەکەکان ئەوان بە ئێمە ئەڵێن ئەم کەسە بەڵام بڕیارەکە بڕیارەکە وەزارەتی کار دەری ئەکات جاریشەکە کەمەندامیان لە سەدا 35 کرد بە هەفتە 35 بۆ هەفتە ئەمە گەورەترین غەدر بوو کاکە مەکەن بیکەن بە خاتری خوا مەکەن کورە دەست مەبەن بۆ موچەی کەمەندامان لە 35 کردیان بە هەفتە یعنی ئێستا تۆ خاتون خوا نەخواستە ئەگەر لە سەدا 65 کەمەندام بێ یعنی 35 ساغە ئەڵێنە تۆش تۆ کەمەندامنی ئێ بابە لە سا 65 کەمەندامە ئەڵێ نەخێر تۆ کەمەندامنی بڕۆ شمولی ناکە ئەی چەندی کەمەندامە لە سەدا هەفتە بە مەرجێک لە وڵاتانی تر لە سەدا 5 کەمەندامی شمولەکە بەس هەناسە بێبەس هەناسە بێ یعنی نازانم لە سەداش لەم وڵاتەیە ئەمە حەقیقەتە لە سەدا 65 تۆ کەمەندام نیت چکە ڕێژەیەکی زۆرە بەڕاستی لە سەدا 65 سێ بەشی ئینسانە یەک بەش ئەگە ساغ بێڵێ ئەنجا تۆ کەمەندامی باش فەرموو بەخێر بێ من یەکێکم لەوانەیە کە جەناب باسێکێک کە موچەکەم بڕاو لە سا هەفتاشم با بە ڕێوەبەری گشتی خۆی بزانێ من ساڵی پار بە ڕێز وەزیرم بینی کوێسانخانی بیوت وەزاکی خۆم تێگا من بێژگە لە کەمەندامێکەکەشم چاندنی جگەرم بۆ کراوە برادرانە زان و دەسەی کارژێڕیشم لە ڕێکڵی چێتی کەمەندان لە کاکسان کە وەزیرم بینی وتی هامژنی بۆ بکەن کتابی بۆ بکەن بۆ کۆمەڵایەتی بۆ چاودێری لە کۆڕ چاودێری کۆمە بیانەوە بە لوژنە بزانین لە ساچە من وەختی خۆی لە سا 6 بوو یەکسەر لە ماوەی یەک مانگە موچەکەیان بڕیم 100,000 بوو بڕیان دوایی خۆماوەتەوە بە لوژنەی عادل لە سا هەفتان بۆ دەرچۆتەوانی ئەمە بەسی قاچمە هیچ چاندین ژگەرەکە و شمول ناکات دەڵێ بە هیچ جۆرە شمولی نەخۆشە درێژخایەنەکان شمولی ئەو کەمەندامیە ناکات ئەمە بە سینەکەی قاچم چوومەتەوە ئەوێ کتابەکەم نردوتە بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لەوێڵێ وەڵال دەستی ئەمەیان نییە موچەکە و بەسینە لە دەست ئەنجومەنی وەزیرانە یخۆ من ئەنجومەنی وەزیران کتابی بۆ نەکردوم یا وەزارەتی دارایی نەکرۆ بە کتابی غێر بە کتابی وەزارەتی کۆمەڵایەتی من موچەکەم بڕا ئەی ئێستا کە من تاناوەتۆ بە لوژنەوە لە سا هەفتە منە ئەی بۆ بۆم نابەستنەوە لە سا هەفتای بۆ دانای لە 2007 موچەکەم بڕاو لە سا هەفتاشم و ئەگە لە سا هەفتانە بم کەمەندامنم چۆن لە ڕێکخراوی شێتی کەمەندام بە بەردەستەی کارژێڕی من یعنی مافی خۆمە ئەو قسانی کە کاکسامانوتی هێشتا هەر کەمی وت و ڕقێکی قسەکانی کردو با پێ بڵم هیچی نەوتیان بۆ بڕین بۆ لە ماوە یەک مانگە موچەکەی منی بڕی ئەی بۆ من لە 2007 دەبڕێت لە یەک لەحزە یەکسەر
موچەکە بڕاوە کە ئەڵەی بمەرەوە 10 ساڵ چاوەڕێکی نادا ئەی بۆ لە 2007 موچەکەم بڕاوە ئەی بۆ ئێستا ساڵ و نیوە کە خۆماوەتەوە بە لیژنا هەنازم کتابەکەم چی لێ هاتووە بە دواداچوونیشی بۆکەی بە دوادۆچوونم بۆ کردووە یاومە بە کاک بێسوون وەختە ئەو بەڕێوەبەری گشت ئەڵێ بۆ نابەسێتەوە ئەی بۆ خێرە لە ماوە یەک مانگا من 100,000ەکە بڕیم ئەی ئێستا بۆچی بۆم نابەسیتەوانێک کە لە سا هەفتام و شمولی ژەکەم ناوی کەس ناهێنین چکە ئەویش سەڵاتی ئەویتیانە بۆ کە بڕاوە ناخر کەیمەوەی کە من چوومەتە لای بەڕێز چوومەتە لای بەڕێزی یعنی ڕێزی لێگرتووم تەقدیری لێگەم بەڕاستی ینی ئەمان زۆر بەڕێزن ڕێز لە کەمەندامان زۆرەگرن وەزارەتی کۆمەڵایەتی بەڵام تۆش حەقی خۆتە یعنی منش حەقی خۆمە لە 2007 بڕاوە بۆ مەبەسیت ئەی بۆ منیایە و بە لوژنا مانگی ئەم سەرۆسەر لژنە و پارە خەرجکردن و ئەم سەرۆسەرم کردووە باش دەست خۆش دەست خۆش فەرموو مایکەکەی بێتێ زۆر بە کورتی بەڵێ چەند نمونەیەکمانەیە کە مەندامی حەقیقین و موچەکانیان بڕاوە بەڕێز ئەم بەڕێزەوتی ئەگەر بیێنن بۆ لامان ئایا ئەگەر بیێنین ئەو کەمەندامانە ڕوبەڕووی ئەمان کەینەوە ئایا ئەم سەرۆسەریان پێ ناکەن هەنێ پاریان پێ سەرف ناکەن و دوایی جوابیان نەبێ هیوادارم ئەگەرەوە بکرێت چەندین دۆسیەمان هەیە من ئەتوانم پەیوەندیان پێوەکەم و بیانێنم بتوان بیکەن باش ئەمە وڵات کاکدانە باەک تۆ کاتیان بەمێ بەخێر بێ سەرچە ئێمە باشترین وەزیرمانەیە لە هەموو عالەمە ناتوانین بڵێ خراپە لەبەرەوەی کە هێتە سەر تەلەڤیزۆن ئەڵێ کوڕەکەم سیارەی حکوومەتی بەکارنێنەوە لە باتی باسی دوو کەمەندام کە ئەوەمان کرد بۆ کەمەندامەوە ماکرد باسی کوڕەکەیمان بۆ باسی شتی شخصی نەکەین ئەوەی کە تایبەتە بە 2016 موچەکەیان بڕیوم 2016 لە 2000 ئەو کات بۆ بڕیان کەمەندامە ئەوە هەموو ڕێکخراوەکەمویان لەزار کوڕێکە خۆشم کەمەندامە دەسەر خێزانم 30 ساڵە کرێچیم سولمەت نەبووم لەم حکوومەتەیە ئێستا لیژ نەبینی لیژ نەبینی ومێەوە لیژ نەبینی بۆ هەدیان تازە تۆ هیچی بۆ ناگرێت بە ئەمری وەزیر تۆ بڕاوی بە ئەمری وەزیر ڕێژەی کە بۆیان داناوی ڕێژ هیچ موچەیەکی شنیە لە 2016 بڕاوە موچەیش کەم هەیە نەنا بۆ کەمەندامی وە کەمەدە هیچ شێغم نییە لە 2016 بڕیویانە کوڕێکی کەمەندامی شت ئەویش موچەی نییە کرێچیشم بە ئەلله 1950 دینا لە جیرفانی ملایە باشە بە ئەلله یعنی کە هاتوومەتە ئەم بەرنامەیەوە بابزانی لە 65 نسبەی کەمەندامی خاوەن پێداویستی و کەمەندام وین ئەو کاکسامان و ئەنساری وەک کاکسامان ڕێکخراوەکان نەبێ ڕێک لە برچا برن کە سوڵ و سایەقە بۆ ئەو کەمەندامان ناکەن لە دەوڵەمەند و لەم لاولەوە دەست خۆش خانم قساکەی باشە فەرموو زۆر سپاس خاتون بەرنامەکە و بابەتێکی باشە هەڵبژاردووە زۆر سپاس دەکەم ئێمە بە پێی یاساکە چەند تعمیمێکمانەیە تا ئێستا ئەو تعمیمانە هیچی جێبەجێ ناکرێ یەکێ لەو تعمیمانە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە ئێستا سەرۆکی هەرێمە خۆی بەدەستی خۆی تعمیمەکەی بۆ هەموو هینەکان نردووە لە پۆستەکە لە هینەکانی خۆشی بڵاوی کردوێتەوە لە ڕۆژانەی هەرێمە بڵاوی کردوێتەوە تعمیمەکەی نردووە کە بە هیچ جۆرێک کەمەندامان نابێ پاران لێوەربگیرێ لە کاتی چارەسەری تەندروستیە ئەمە یەکیشان هیچ ڕێکخرا و هیچ کۆمپانیایەک بۆی نییە کۆمپانیاکەی ئەبێ لە سا پێنج لە ساسێ بۆ لە سا پێنجی ئەندامەکانی ئەو کۆمپانیا کە وەریانەگرێ کاربندەکانی و ئیشیان پێەکە ئەبێ کەمەندام بن تا ئێستا ئەو ئینانە هیچی جێبەجێ نەکراوە بەدەر لەوەش وەکو گشتیەک تاکو ئێستا بیرلەوە نەکراوەتوانێت هیچ کەمەندامێک دابمەزرێن حکوومەتیش خۆی ئەوانەی نەکردووە لە چارەسەری زوو پێڕاگەیشتنیشە کە مەبەستمەوەی چاکسازی لە بواری بینا و ئەو شتانەیە هەندێک کەس هەندێک کۆمپانیا خۆی ئەو ئیشاکە بەس حکوومەت ئێستا ئەوەشی لابردووە ئەم هەموو لابردنانە و ئەم هەموو لابردنانەی کە بۆ کەمەندامان کراوە کەمەندامانی بێبەش کردووە لە هەموو ئیمتیازێک کە هەیان بووە بە پێی یاساکە کە ژمارە 22 لە ساڵی 2011 ئەو تعمیمانە دەرچووە باش دەست خۆش مایکەکەم ئەگەر بۆ بگەڕێنیتەوە ئەو خاتوونە قسەمان بۆ کات ئەگەر مایکەکەی بیتێ خانم گیان بەخێر بێ وەرە و پێشە ئەو مناڵۆ بێنە وەرە هەر لە سەرەتای بەرنامەوە ئەمبینی کە زۆر ماندووە بەڕاستی بەدەست مناڵە ناوەست ئەو مناڵەیەوە بەڵێ فەرموو خانم وەرە ئێرە
ئەگەر هەر لەویا بۆستە باشە ئەو چ نەخۆشیێکی هەیە بەڵێ ئەو مایکە من ببوورە کاک مایکەکە نزیکەرەوە لە خۆت بڵێ چیەتی ئەم کچەوە بەدەزم کچەوە بەڵێ باوەڕەکەی بەدەشەو هەتا بەیانی مەلا بانگەدا ناخەوێت ئارە سوێن بە ئەمە حاڵمە مایکەکە نزیکەرەوە کارەبایە ئەی جاوێت تەلەفیزۆنە لە قەویە کاتەوە ئاو بی ئاگر بێتێتە نایوە بەڵێ ئەنی ماقونیا حکوومەتێ لەسەر ئەم هەموو دەوڵەمەنی و نەوتا ئێمە ژێرمان نەوتە مەعاشی کەنەمدامەکە ئەبڕی ئەی ئەمیان بۆ نادەی ئێستا ئەم مناڵەی تۆ موچەی کەم ئەنجامی نییە بڕاوەیە هەر نیەتی تەمەنی چەنە 2014 لە 2014 تا ئێستا هیچ مەعاملە شتە بۆ کردووە ینی مامەڵەت بۆ کردەوە لە چاوەڕوان بە نەخۆشیەکەی چێتیان پێ هیچکەی ژناکات ماقونیا حکوومەتی ئاور لەوە نەداتەوە ئەتێ من مایکەکە نزیکەوە خۆشکەم تۆ چاوت لەوێت تەنها 150,000 بۆ ببەست بەشی چی ئەکات مەسرەفی ئەو کچی تۆ شەناگەر بۆم باسکەی باشە بۆ جیل و بەرگەکەی باشە خوشکە جوانەکەم ئێمە ژیانێکی قورسمانی ماڵێ دوانیە ماڵێ سیانی هەیە منم مایکەکە نزیکەوە کاک سامان ئەو خۆی داوای چی دەکرد داوای هاوکاری لەکەم داوای دایبێ لەکەم عنی قورسە بۆ من ماقول نییە ژیانمان زۆر قورس عنی لە وڵاتانە من کەنەمدام هەیە کەسی خۆمە ڕۆشتووە لەوێ بە خێویەکەن مەسرەفیەکان ڕاستمیم گرتووە یو مناڵە نردومە بۆ سێ-چوار دەوڵەمەند داوای گریاوتی داوای دایبی بەخوا دایبیمان نەبوو لە ڕقا وتم کاکە 2 دەستە دایبی بۆ بکردن وەڵاهی تا ئێستا سەیریکە تا ئێستا دایبیەکە جواب نێت و 2 دەستە دایبی بۆ مناڵە ئمڕۆ مۆبایلێکی بۆ کردارە بە قەب ئەمە جلو ئاتوا بەو مناڵە بڵێ سپاس بۆ خۆراگری ئەوە چوزانێ خۆراگریی ئەو چوزانێ هەژاری ئەو داواکاری هەیە سوێن بە ئەڵڵا کە خۆی تاقوتەنیا و کە بردومەتە ماڵەکەی خوا با خوشکی خۆ قسە بۆ بکە ئێمڕۆ دەستێ جلی بە بکڕ بەیانی دەستە جلەکە لە بەریا کوتە کوتووەکە ئەوتە هەچی گیانێتی گشتی داخە زۆپا ناتوانم داگرسێنم ئەچێتە سەر زۆپە ڕوو یەک ماڵم نییە تێکڵاوی کەس نابم وەڵا تەرکی کەس و کارم کردووە نەیبینی بڵێ درۆکەی دەستی لە دەمیاتی لە ماڵەوەی بەسمەوە وە ئاگادارە وەرەماڵەوەی بەسمەوە نیماقولنی حکوومەتێ لەسەر ئەم دەوڵەمەنیە هەور لە کەنەمدام نەداچە وڵای من دڵم بەر حکوومەتە خۆش نییە دەست خۆش ئەگەر بتوانیت بچیتەوە جێی خۆت سپاس یارمەتوو بم بەڵێ کاک دانا وڵی ئەوە شایانی ئەوە نیە موچەی کەمەندامی بۆ بەسرێ خاتون گیان من دوسێ پرسیار هەبوو بۆی جوابی پرسیارەکان بم بۆ لەمەوە دەست پێنەکەین لەمەوە دەست بکەن ئەمە نەک حەڕاستی زۆر ئەمە فعلەن حەقی خۆیەتی و ئێمە 13,000 لەم جۆرەمان هەیە چۆن پێم وتی ئێمە قانونێک لە ئەنجومەنی وەزیران لە 2014 بەدواوە مەوزوعی کەمەندامی ڕاگرتووە کاکسامان لە پێشا ئیشارەتی پێەیە ئەو لە دوای ئەوە بوو کە چۆن پێمان وتی لیژنەی چاکسازیەکان لە 2019 لەم کابینەیە هاتن ئەم ئیشیان کرد بە هاوبەشی کراوە یعنی ئێستا ئەم بەڕێزانێکە ئەڵێن موچەی فڵانە کەس بڕاوە موچەیەک فڵانە کەس وایە من حەزم کرد ڕوونکردنەوەکە لەسەر وەزارەتی خۆمان بم لەبەرەوەی من پێویستم بە وەزارەتەکەی خۆمانەوە ئێمە ئیشی بڕینی کەسمان نەکردووە من ئەگەر تەقریرێک لە وەزارەتی سەحەوە نەیە بۆ من هیچ کات نەکاک سامان و نە ئەم کاکانە کەسیان ناناسم ڕێژەکەم هەر کات لەگەڵ خاوەن پێداویستی تایبەت قسە بکەی ئێخی ئێوە ئەگرێت چکها ئەڵێ وەکو ماڵە باوکن ئێوە یعنی ئەمان ئەبێت گرفت و کێشەکانیان ڕووی دەمیان لەسەر وەزارەتەکەی ئێوە بێت ئێمە چۆن پێم وتم ئەمانە میوانە خۆشەویستەکانی ئێمە هی وەزارەتەکەی بەڕێوەبەرایەتیکە سوپاس بخوا کاکسامان شایەتی هەم بەڕێوەبەرایەتی هەم کارمەندەکانی ئێمەیە ئێمە هەمیشە وەزارەتی کارمەندەکانی خۆی بە خزمەتکار ئەزانێ وەکو شوێنەکانی کە نییە بچیتە بەڕێوەبەرایەتەکانی ئێمە ئەزانی وەزارەتەکەی ئێمە و بەڕێوەبەرایەتەکانمان وە چۆن تەعامل لەگەڵم کەسانەیەکەن وە چۆن حسابیشان بۆکەین ئەوەی کە لای ئێمە ینی بۆ ئەمان ڕوون بێتەوە ئەوەیە ئێمە تەنها ئیداریان تەعاملەکەین من کاتێک کە تەقریرێک کتابێک گیەت ئەڵێ ئیشارە دەیەن بە بڕینی فڵانە کەس بە ڕێژەی ئەوەنە بە بابەتی ئەوەنە ئێمە ناتوانین بڵێ ناتوانین بیبڕین لەبەرەوەی ئێمە نین خەڵک لە وەزارەتەکانی کۆ ئیشارەتی پێدراوە چۆن پێم وتن لە ڕابردووشە ئەم ئیشە لەسەر ئەساسی وەزارەتی دارایی و وەزارەتی سەحا و وەزارەتی کار و اینجا فەرمانگەی هەمانگیەکان ئیشەکە کراوە بەدڵنیایەوە کەیسا ئەوە تەمەنی 11 ساڵە یعنی تۆ 11 ساڵ ئەم مناڵە بەخێوکەی
موچەی ئەوەی نەبێت کە دایبیەکەی بۆ بکە بەتەکیید وایە ئەی تۆ کەی چاوەڕێ ئەوەی کە ئەم مناڵە موچەیەکی بۆ ئێمە چۆن ئاگادارم کرد اینجا بەنسبەت ئەو بەڕێزانەی کە وتیان موچیان لە ساڵ 65 ئێمە یاسایەکمان هەیە ئەگەر کەسێک موچەیەکی کەی هەبێ ئەو کاتە شمولی ناکە نەک موچەکەیە بڕێ ئەو بابەتێکی جیاواز بە حەزم ڕوونکردن بەڵێ ڕوونکردنەوەیەکمان لەسەرەوە بەڵێ ئەمەش ئێمە ئیشمان بۆ کردووە ئێمە لەو یاسای چاکسازیە و ئاگادارن ژمارێکی زۆر خەڵک موچەکانیان بڕاوە ئەمانە حازر کراون لیستەکان و هەموو ڕێکاری داریەکانیان بۆ کراوە ئەمانە بخرێنەوە شوێنەکانیان بەڵام ئەوەی کە باسم کرد لە ڕابردووە لە 2019 بۆ 20 مۆزۆی ئەو حاڵەتی کۆرۆنا هاتووە و قەیرانی دارایی لە دوای 2022 جارێک کە ئەم لیژنانە دەستیان کردەوە بە ئیشەکان و لە کۆتایی 23 ئیشەکانیان تەواو بووە لە 23 کە تەواو بووە خۆتان نەزان لە 24 من چۆن پێم وتن لە 3 دوانزەی 2024 ئێمە جارێکەوە بۆ ئەبدەیتی ئەم بابەتانە ڕۆشتینەوە عێراق چوونە وەزارەتی کار لەوێ ئەوان شتەکانیان لێمە و دۆکیمنتەکانە وەرگرتووە بەڵام ئەوەیە بەڵێ ئەوان ئەڵێن ئەم بابەتەکەم بابەتێکی سیاسیە ئەبێ ڕێکەوتنی ئەنجومەنی وەزیرانی عێراق و هەرێم بێ دووش وەزارەتی دارایی کە تەخسیساتی بۆ کردووەوەی ئەو بابەتە خزمەت بە کەمەندامی قوربەسەر بابەتی سیاسی چییە کەمەندامێکی داما و ئەس ئەو مناڵە شەلە دەماغت چ پرۆسێکی سیاسی گڕاگرتووە تا موچەکەی بۆ دایبی مناڵەکەی ئەمە پەراوێز خستنی کەمەندامانە بڕوانە بوونە بە مافی کەمەندامان خستنە ژێرپی کەمەندامانە برسیکردنی کەمەندامان باش ئەمانە نابینرێن یعنی ئەم کەیسانە نابینرێن تۆ هاواری ئەم کەیسانت گەیاندووە بابە 10,000 کۆنگرێ ڕۆژنامەنووسین بەستووە چەند خۆپیشاندان ماگرتن لە ئەنجومەنی وەزیران لە پەرلەمان لە سلێمانی ئەو هەمامان کردووە کەسێک نییە جۆ لێ بگرێت ئێستا داواکاریەکانی ئێمە ئەم شوکە ئەلێرە بووین ئێمە داواکاری ناکەین ئێمە بۆتە دەردەدڵ ئێمە دەردەدڵەکەین داواکاری بەچێ بەس پێم بڵێ بەچێ یەکێکەڵێ دڵم لای فەیروزە یەکێکەڵێ دڵم لای ئەمریکایە یەکێکەڵێ دڵم لای لافاوەکەی سویسرایە یەکێکەڵێ خۆزگە لوبنان ئەی باشێکی قسە لە سەر کەمەندامان بکە 100,000 کەمەندام لە ژێر هێڵی برسێتیوە کەسێک ناڵێ دڵم لای کەمەندامانە ئەی بۆ دڵی لای کەمەندامانی قوربەسەری وڵاتەکەت نییە بەنەوە ڕۆژ موچێکی 100,000 تێ 40,000 کەمەندام موچەی بۆ نەبەسراوە با بە 13,000 کەس نییە 13,000 کەس معاملەکەی تەواو بووە بەڵام 23,000 کەس لە چاوەڕوانیایە هەر حسابیان بۆ نەکردووە ئەسڵەن ئەم 13,000 کەسە کەمەندامی جەستەییتیانە هیچیان بابە یەک بێوەژن لە وڵاتەیان موچەی نییە یەک پیرەکەس موچەی نییە یەک ژن مردوو موچەی نییە لە وڵاتەیە یەک پیر و پەکەوتە موچەی نییە لە وڵاتەیە یەک هەژار موچەی نییە لە وڵاتەیە ئێخۆ ئەمانە ئەبێ وەزارەتی کار بیکە ئەبێ پەرلەمانیشی ئەمە بکە موچەی بێوەژنیان بڕی یعنی لە چاکسازیە لە یاسای چاکسازیە موچەی بێوەژن بڕا دەستبەری بۆ بێوەژنێک هەموو تەمەنی خۆی کردەوە بە قوربانی وڵاتە موچەی بێوەژن بڕا موچەی پیر و پەکەوتە بڕا موچەی بەتەمەنەکان بڕا موچەی ئەوانەی کە قەیرە کچن بڕا ئەوانەی کە قەیرە کوڕن ئەوانە موچەیان نەبوو کاتی خۆی هەمووی بڕا باش دەست خۆش بێوەژن موچەی هەبوویانە بۆ بڕیتان ئەگەر پێش ئەوچیتە لایەوە بۆی جوابەکەی بەم 2 ملیارەی کە لە بێوەژنی قوربەسەرتان بڕی بە ویژدانتان حکوومەتی هەرێم فەرقی کرد نا بابە هەموو موچەی کەمەندامان 7 ملیارە بەس داهاتی سلێمانی 120 ملیارە بە یەک هەفتەی داهاتی سلێمانی ئەتوانی 1 ساڵی موچەی کەمەندامان ئەگەر وانە بڵێ بنسبەت ئەوەی کە کاکسامان ئاماژەی پێ چۆن پێم وتی ئەوە یاسای چاکسازی بۆ لە 2000 و لە دوای 2016 بۆ 2007 بەڵێ ئەنجا ویستم باسی ئەوکم ئەوە بووە ئێمە جارێکی کە ئیشمان لەسەر مۆزوعی چاودێری خێزان کردووە چاودێری ئەو چاودێریە و ئیشمان لەسەر کردووە ئێمە لە ئێستەیە 205,000 کەس عایلە و ئیشەکانیان تەواو بۆ وەنێراتە وەزارەتی دارایی عێراق و لەوێشەوە خۆشبەختانە جوابی ئەرێنی هەیە بەڵام ناڵم جوابەکە زۆر 100% و ئیشی لەسەرەکرێ بەنسبەت ئەو یاسای ماف و امتیازاتی خاوەن پێداویستە کە باسی کرد ژمارە 22 ڕاستی ئیشی لەسەر کراوە بەڵام لە هەنێ فەقرە من هەمیشە ئەڵێم ئەم یاسایەکی جوانە بەڵام جێبەجێکردنەکەی ئەساسە بەشێک لەوانەیە کە جێبەجێ کراوە ئەویش ئەوێتەوە سەرەوە لە مۆزوعی تەعیناتە ئەوەی کە ئەو بەڕێزە ئاماژەی پێ فعلەن وایە لە کردی حکوومەتە ئەبێ لە سا 5 هەموو دەستگا حکومیەکان هەر کەسێک تەعینە بێ لە سا 5 ئەبێ خان پێداویست تایبەت بێ خان پێداویست تایبەتەکەش ئەبێ بەپێی شوێنەکە و گونجاندنی بگونجێ لەگەڵ ئۆفیسەکەیە لەگەڵ وەزیفەکەیە شەر نییە خان پێداویست تایبەت بیکەی بە باخەوان بە نمونە
کە ناتوانێت بەڵام ئەکرێت لە ئۆفیسەکە دانیشێ کۆپیەک بکات ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەمیش بەنسبەت ئەوەی کە لە ساسێ ئێمە ئیشمان لەسەر ئەو بابەتە کردووە کە لە ساسێش لە کۆمپانیەکانە ئەبێ ئەو کەسانێک کە دامەزرێ لە ئۆفیسەکان لە کۆمپانیا لە شێریکاتەکانە لە ساسی هەبێ ئێمە بۆ خۆشببختانە بۆ ئەم بابەتە لە سنویر پارێزگای هەڵەبجە 500 کەس لە ڕابردووە دامەزرانە ئەم یاسایمان جێبەجێ کردووە و خۆشببختانە لە کۆی ئەو 500 کەسە نزیکی 40 کەس تعین بۆ لەو بابەتەیە من حەزم کرد ئاماژە بۆ وەزارەتی کار وەزارەتی کار ئیشی باشی کرد لە یەکێک لەوانە کە هەمواری ئیجازەی شۆفێری کردو بۆ ئەمان کە لە ڕابردووە گرفتی زۆریان بۆ دروست بوو ئیشی زۆر باش کراوە ئێمە ئەوەی کە وەزارەتەکەی خۆمانەکە ئیشەکانەکەی ئەوەی لە دەسەڵاتی وەزارەتەکەی ئێمە و بەڕێبەراتەکەیانە ئێمە درێخیمان نەکردووە بەڵام کە لە دەرەوەی وەزارەتەکەی ئێمە دەرەچێت دەسەڵاتی ئەمەیە دەستخۆش ئەو کاکسامان زۆر دەمێت کە ئەوێ آخر قسەمەی تە قسە ناکەم سەری ئێمە چەند چوینەتە دواوە جاران بە پێناسی کەمەندامی هەموو خزمەت گوزارێکی تەندروستی بەلاش بوو ئێستا شتێک نەما بە ناوی تەندروستی ڕۆی تەندروستی نەما بەو پێناسی کەمەندامیە سولفەی عەقارمان وەرەگرت بەو پێناسی کەمەندامیە سولفەی زەواجمان وەرەگرت بەو پێناسی کەمەندامیە ئۆتۆمبیلمان ڕاکێشا بەو پێناسی ئەو پێناسی کەمەندامیە شت بوو شت لە وڵاتەدا سەیری چەند چوینەتە دواوە ئێستا هەر هیچ نەما نە عەقارمان نە زەواجمانە ئۆتۆمبیلمان جارێ تەندروستی هەر چۆژیە سفرەوە ئەبێ خێرخوازێک دانیشە عەربانێ بۆ تۆ کوڕێ عیب و شورەی لەم وڵاتەدا بە ملیارەها دۆلار سەفرەکرێت ئەبێ خێرخوازێ دانیشە فەردەی ئار بۆ دەستخۆش فەرموو بەخێر بێ زۆر سپاس دەستخۆشیتان لە یەکەم زۆر سپاس من ئەو لیژنانەی وەزارەتی کار کە دایاناوە بۆ کەمەندامانە دەنەوە بە لیژنا باشە من خۆم یەکێکم لەو نمونانەی کە لە ماوەی مانگێک و 15 ڕۆژە دوو لیژنەم پێکرا لیژنێکیان لە 100 بۆ دانام لیژنەی دووهەمیان لە 180 بۆ دانام بە پزیشکەکەم بە هینی ئێوە وابێت من چاک بوومەتەوە لە ماوەی مانگێک و 15 ڕۆژە 20 دەرەجە زۆرە بۆ کەمەندام ئەنجا وەزارەتی کار چی کردو بۆ کەمەندامان یعنی سەیرەکەی ئەم عەرەبانانەی کە بەم کەمەندامانەیە ئەمدا شەقانە هەمووی خێرخواز بۆمانەکرێت بودجەیەکیان هەیە بۆ ئەوەی کە موچەت هەیە بەڕێزێ من موچەم هەیە موچەکەم 100,000 بەڵام 100,000 بۆ 9 ڕۆژ بەشی چیەکە ڕاست ڕۆژی وابزانم 1000 دیناریش ناکە ڕاست عەرەبانەیەک دارشەقێک ئەو خوشکە مناڵەکەی پێویستی بە پێداویستیە ینی وەزارەتی کارم پێداویستانەمان بۆ دابی نەکات ئەڵێ من وەزارەتی کارم بەڵێ وەزارەتی ڕیای ئیجتیماعی هەیە لە عێراق هەموو پێداویستەکانی کەمەندامانی دابین کردو بەڵام ئەم خۆی ناوناوە وەزارەتی کار و هیچ هەر بارگرانی بۆ سەر کەمەندام بە هەرزار بیسفریشی نەکەین چی باشیش ڕەنگە کرابێت دەستە خۆش بێت قسەمان بۆکە زۆر سپاس با گلەیمان لێ نەکەن چکە کاتم زۆر کەم ماوە کەس ماوە بێوێ قسەمان بۆ بکە بە دوای گلەی نەکەن قساکەی خانم فەرموو ئەگەر هەستیتە سەر پێ سپاس دەکەم مایکەکەش نزیکەرەوە دەستخۆشی بەرنامەکەتان لێکم دەستان خۆش بێ بەزان کاکسامان و هاڕەکان باسی زۆری کەشەکانە کە من نامێت دیسان دووباری کەمانێ بەس من یەک داوام لە حکوومەتی هەرێمێ کاتێک کە بڕیارێک دەرێکات بۆ کەمەندامانی سەنگەر با کەمەندامی تیژ ئاسایش بگرێتەوە ینی زۆر بڕیاری کەمەندامی سەنگەرێتەوە کەمەندامی تر ناگرێتەوە فەرقی ئێمە کەمەندامی سەنگەر چییە بەس لەو کاتاکە وەزارەتی کارباری کۆمەڵاتی بێدەنگ نەبێت لەم حەقیانی داوا بکە هەمان بڕیا کەمەندامانی ئاسایش بگرێتەوانێ باش دەستان خۆش بێت زۆر سپاس کەس مابوو مایکەکە بینی یەک کەسی تر قسەمان بۆ بکە وەک دوا کەس فەرم کەس نەماوە مایکەکە بێنەوە بۆ ئێرە بێ زەحمەت مایکەکە بێنەوە بۆ کاکێ قساکەی فەرموو شتێکی گرنگ ماوە باسیکەی چکە بەڕستان قسەتان کرد فەرموو زۆر سپاس بۆ دەرفەتی دووەم لای ئێمە جامانە زۆر پیرۆزە بڵێ خەڵک شانازی پێواکە و سەرۆکەکان شانازی پێواکەن وەمانە بەس ئەو مناڵانەی کە زۆر هەژارن و کەمەندامەکان مناڵەکانیان و کەمەندامەکان زۆر هەژارن و مناڵی پسکۆلیان هەیە لە شوێ پارەی دایبیان هەیە هەندێک کەسێ جامانەکەی خۆیەکە بە پەڕۆی بۆ مناڵەکەی کە پیساین تێ بکە ئەماش لە شەرەف و ناموسی جامانەی کەم کردوێتەوە دەستخۆش زۆر سپاس کاک قسەت هەبوو تخوا ئەو مایکەی بەنێ برادەران یارمەتیم بن بە ئەو کاکێش قسێکمان بۆ بکە سپاسدانەکەم فەرموو سڵاوی خواتان لێبێ من باس کەمەندام ناکەم بمبورە من باس حکوومەت دەکەم یەکێ لە نیشانەکانی نەخۆشی دەرونی ئەوەیە هەموو شکستەکانی خۆی خاتە بەرامبەرەکەی ئەوەی نەخۆشی دەرونی هەبێت هەموو شکستەکانی خاتە بەرامبەرەکەی
بزەبەت حکوومەتی ئێرەم نەخۆشی دەرونی هەیە هەموو شکستبوونە بوونیەکانی کە خۆی دروستێگای خاتە سەر بەغا ئەڵێ ئاژ ئەڵێ بەغا پێشمەرگە ئەڵێ پارە ئەڵێ بەغا ئەخ پێشمەرگەکەی بۆ ئیشی کردووە بۆ بەغا بۆ کوردستانیشی کردووە هەموو خەڵک کە داوایەکە ئەو نەخۆشی دەرونی خاتە سەر بەرامبەرەکەی دەسەکانە خۆش بێ زۆر سپاس کاک دانا کاک سامان هەرچەنە دواقسەشەکە بەڵام زۆر بە کورتی ئەمەوێت پێم بڵێن خاوەن پێداویستی تایبەت تاکەی بە تایبەت ئەوانەی کە موچەکانیان بۆ نەبەسراوە کاکدانە لە چاوەڕوانی ئەوە بن کە ئەو موچانیان بۆ بەسێ بە درێژەی بەرنامەکە باسمان کرد لە نێوان وەزارەتی دارایی هەرێم و عێراق بابەتەکە بە معلقی ماوەتەوە بەڵام ئێخۆ ئەکرێت ئەوە 11 ساڵە بۆ شێوەیە چاوەڕێیە چەند ساڵی تر چاوەڕێ ئەوە بێت تا گرفتی نێوان هەرێم و بەغا چارەسەرە بێ ئەم چاوەڕوانیە تاکەی بەڵێ من فەرموو کاکدانە دووبارە سوپاس چۆن پێم وتی چاوەڕیانەکە لە دەسەڵاتی وەزارەتەکەی ئێمەیان نییە ئەوەی کە پێویستی کردووە ئەوەی کە ئیشەکەی کردووە ئێمە هەوڵی جدیترمانیاوە ئێمە هەوڵی جدیترمانیاوە لەسەر ئەم بابەتە زۆر ئیشمان کردووە چەندین وەفدی وەزارەتی ئێمە ڕۆشتووە لەگەڵ وەزارەتی کار لە عراق دانیشتووە لەگەڵ لایەنێک پەیوەندیدارەکان دانیشتووە بەڵام هەتاوەکو ئێسەوەکو چارەسەر نەکراوە لەبەرەوەی گرفتەکە تەنها پەیوەندی بە وەزارەتەکەی ئێمەوە نیە تا بڵێن ببێت بەلایەنی بەرامبەر و بتوانێت حەلیکە ئەم پرسە پرسێکی فراوانترە لە وەزارەتەکەی ئێمە بۆی ئەو بابەتانە چارەسەر نەکراوە بەڵام ئەوەی کە لەلایەن وەزارەتەکەی ئێمە بێ لە ناو بەڕێبەراتەکانی ئەوە بووە و هەموو ئیشەکانان کراوە ئێمەش تەنها حەزەکەم دووبارە ئەوە بابەتە باسکەم تەنها لایەن ئیداریەکانی لای ئێمە ئەو بەڕێزەی کە ئەڵێ لیژنەی توبی لە ساشتا و نازانم لە ساسەی بۆ منووسیوە ئێمە دکتۆر نین ئەوە پەیوەندی بە ئێمەوە نیە وەزارەتی سەحە قەرارەیە لەسەرەوە ئێمە ئەوراقەی ئەو تەقریرێکەیەتە لای ئێمە تەعامل لەگەڵەوەکەی سپاس دوا قسەمەوەیە هەوڵی جدی نا بۆ هەموو کەمەندامان دڵنیاتانەکەمەوە 1 دینار موچە زیان ناتکرێ 1 کەمەندام ناخرێتە سەلیسی کەمەندامی موچەی بۆ نابەسرێ 1 کەمەندام دانامەزرێ یاساکە جێبەجێ ناکرێ ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ چاوەڕی هیچ شتێکی باش مەکەن ڕۆژ بە ڕۆژ وەسعەکە لەو خراپترە بێ بۆیە ڕەشبینیم ئەمە واقعا ئەم قسەی من 4 ساڵی تر لەسەر ئەم فەرشە سوورە لەم حەوشەیە ئەگەر کورسات بمێنێ هەمان قسە ئەەکەمەوە نەکەس دا ئەمەزرێ نەکەس موچەی بۆ ئەبەسرێ نەموچەی کەمەندامان زیە ئەکرێ نەموچەکەمان هاوتای بەقا ئەکرێ و نە هیچ ئومێدێکی ژەبرزیتر بۆ درۆکەم و هەیوابم بە کەمەندامان ئیشەڵڵا 2 ساڵی تر کەمەندامان بەهەشتێکیان بۆ دروست دەکەین ئەم دۆزەخە گەرمەی کە لە کوردستانە هەیە قوڵترە بێ گەرمترە بێ بێمەعناترە بێ سەخیفترە بێ سامان سپاس کە لەگەڵمان نبوون سپاس بۆ ئەوەی کە ئەم ئێوارەیە لە فایل و دیاردەبوو سپاس بەوش کە تا ئێستا بینەرمان بوون بە هیوای ئەوەین کە گرفتی خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستان چارەسەر بکرێت ئەو شتانەی کە کاک سامان باسی کرد ئیشاڵڵا هەمووی بە پێچەوانەوە دەبێت جارێکی تر ئێمە بەرنامە بۆ گرفت و کێشەکانی خاوەن پێداویستی لە هەرێمی کوردستان ناکەینەوە ئەگەر بەرنامەشمان کردەوە شتی ئومێد بەخش باز دەکەین و ئەوانەی کە لە چاوەڕوانی بەستنی موچەکانیانن لە نێوان هەرێم و بەغداد چارەسەرێکی گونجاو هەبێ ئەو کێشەیە چارەسەر بکرێ و ئەوەی چیتر خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستان لە چاوەڕوانی ئەوەدا نەمێنێتەوە کە موچەیەک وەربگرێ سپاس کە تا ئێستا بینەرمان بوون کاتێکی خۆش.